یەکێتی و پارتی بە بەیاننامە هەموو ڕۆژێک ڕێککەوتنیان دەکرد و لە هەمان کاتیشدا لە بەرامبەر یەکتری پێشمەرگەیان بە کوشت دەدا. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورددا دەڵێت مام جەلال و مەسعود بارزانی لە 23 نۆی ساڵی 1994 ڕێککەوتنێکی نوێیان واژۆ کرد بە مەبەستی ئارامکردنەوەی بارودۆخەکە. مەڵبەند و لقەکان زۆر جار نیوە سربەخۆیی هەڵسوکەوتیان دەکرد و بێسەر و بەرەی ڕووی دەدا. ئەوەی کە لەم سەردەمە بووبوویە جێگەی نیگەرانی گواستنەوەی سەنگەر بوو، واتە سەنگەر گۆڕین و چوونی کەسێک لە لایەنێکی سیاسیەوە بۆ لایەنێکی تر. ئەم سەنگەر گۆڕینە گەشت بووە ئاستێک کە بە دەستکەوتنی حیزبی دادەنرا و شانازی پێوە دەکرا. هەرە و سەنگەر گۆڕینە زۆربەی کاتکێشەی کۆمەڵایەتی و پێشمەرگایەتی بە شوێن خۆیدا دەهێنا. بۆ نمونە لەلایەنێکەوە ئەگەر کەسێک بە هەر هۆیەک لێپرسینەوەی لەگەڵ بکرایە یان سزا بدرایە، ئەوە ڕاستە و خۆ ئەچووە بەرەکەی تر. ئەوەی سیر بوو ئەوە بوو کە لە بەرەکەی تر وەک پاڵەوان سیر دەکرا و هیچ لێپرسینەوەیەکیان لەگەڵ نەدەکرد. بەگرە لە جیاتی لێپرسینەوە خەڵات دەکرا. لە ڕاستیدا ئەم بەیان و کۆبوونەوە و بەشانە هەنگاوێکی باش بوون، بەڵام زۆر بەرهەمدار و کاریگەر نەبوون لەبەر ئەوەی زەمینەی ئاشتی لە ناوخۆ لەق بوو ئەوەی کە لەبار بوو زەمینەی ڕق و شەڕ بوو نەک زەمینەی ئاشتی. دواتر لە 21/11 بەیاننامەیەکی تر بڵاو کرایەوە کە گوایە مام جەلال و مەسعود بارزانی لەسەر ناکۆکیەکان و کێشەی داهات و ماڵیات و پێشمەرگە ڕێککەوتون و چارەسەر کراوە. بەڵام مەرەکەبی ڕێککەوتنەکە وشک نەبوو بوویەوە. لە 22/11 قایمقامی پێنجێن بروسکەیەک دەکات و دەڵێت ئەم شەو کاتژمێردا شەڕ لە نێوان یەکێتی و پارتیدا ڕوویداوە و چەند شەهید و برینداریش هەیە. هەرچەندە هەوڵدرا کە ئەو شەڕە کب بکرێتەوە، بەڵام ئەو شەڕە بە ناردنی بروسکە کب نەبوویەوە و بەردەوام بوو. زەرمەند لەم شەڕ و کوشتارانە تەنیا پێشمەرگە نەبوو، بەڵکو هەوڵاتی ئاسایی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ زەرمەندی گەورە بوو. بۆ نمونە لە بروسکەی قایمقامی پێنجێن کە بۆ پارێزگاری سلێمانی نووسیوە لە 12 ساڵی 1994 دەڵێت هێزەکانی یەکێتی و پارتی ئێرەیان زۆر ئاڵۆز کردووە. باری ئەمنی هیچ باش نییە، بە تایبەتی دانانی بنکەی یینک کە خەڵک ئەگرن لە ناو شاردا و ئەوەی حساب بێت بۆ حکوومەتی ناکەن و ئەگەر بێت و چارەسەری نەکەن ئەوە کوشتارێکی تر بەرۆکی پێنجێن دەگرێت. هەر لەو ڕۆژانە بەدواوە پارتی لە 12/94 هێرشی کردە سەر عەشیرەتی هەرکیەکان چونکە خۆیان بە نزیکی مام جەلال دەزانی. لە بروسکەیەکدا بۆ مام جەلال هاتووە کە گوندی غازی هەرکی بە تەواوەتی چۆڵ کراوە و هەرچی چەکە دەستی بەسەردا گیراوە و ژن و منداڵەکانیشیان خراونەتە ناو لۆریەوە و بە 8 لۆری بۆ شوێنێکی نادیار براون. هەرەو کاتە حەمەی حاجی مەحموود سەردانی مەسعود دەکات بۆ هێورکردنەوەی دۆخەکە، بەڵام مەسعود بارزانی پێی دەڵێت سەدام قبول ئەەکەم بەڵام جەلال قبول ناکەم، چونکە ئەو ئاڵای پارتی لە کەلار و کفری داگرتووە و خستوویەتە ژێرپێی. هەر لە هەمان کاتدا هێزێکی پارتی دەچنە سەر مەقەڕەکانی بیارە و دەستی بەسەردا دەگرن و پێشمەرگەکان چەک دەکەن. لە 20/12 دووبارە دانیشتنێک دەکرێت لە کفری و ڕێک دەکەون لەسەر ئاشتی، بەڵام هەمان ڕۆژ لە دووری 50 کیلۆمەتر واتە لە کەلار بروسکەیەک دێت کە دەست گیراوە بەسەر ناوچەی پارتیدا لە کەلار. واتە پارادۆکس لە یەک ناوچە هەم ڕێککەوتن هەم شەڕ و گرژی. پارتیش لەکوێ بۆی بکرایە وەڵامی یەکێتی دەدایەوە. هەر لە هەمان ڕۆژ بروسکەیەک دەگات کە پارتی لە پیرەمەگرون پەلاماری کۆمیتە دەدەن و دەیگرن و شەهید و برینداریش هەیە. یاسای ئەو ڕۆژە و زۆربەی ڕۆژەکانی شەڕی ناوخۆ تۆ ناوچەی کەلار دەگریت، منیش کۆمیتەی پیرەمەگرون دەگرم. هەردوو ڕۆژ دوای ئەوە ناوچەی پارتی لە پیرەمەگرون گیرایەوە. لە ماوەی 2 ڕۆژدا هەردوو لە هێرشیان کرد و هەردوو لە قوربانی و برینداریان هەبوو بەبێ ئەوەی هیچ سوودێک بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بگەیەنن. جگەلەقین و تۆڵە و کوژراو نەبێت هیچی تریان بۆ کوردستان سەوز نەکرد.